سەر بەڕووتی و ملکەتی ڕۆیی بە ئیستیقباڵەوە چوو بە پیری جوانی جەنابی شێخ بورهانی خوڕنووکەوە. موژدەبەخشی سیحەتی خۆی و مناڵ و ماڵەوە، هەر بژین ڕەبی بەخۆشی و سیحەت و ئیقباڵەوە، خانەوادەی بەرز و گەورەی دانیش و عیلم و هونەر، مایەی ناز و نیازی میلەتی کورد سەر بەسەر. دڵ تەنوورێ بوو لە دووریت پڕگڕ و گەرم و بەتاو، ڕەشحەی خامت بەجارێ تافگەیەکی خستە ناو. ئێستا باغ و گوڵشەنێکە شێخ بورهان، پڕ لە نەشئە و پڕ لە ئاو، وەک خەلیل ئاساری خامت موعجیزەی هێنایە ناو. فقه و زانایی و تەریقەت عیلمی غەیبی پێوەیە، گەورەی و کەشف و کەرامەت شێخ بورهان ئیرسی خاسی ئێوەیە. کەس نەڵێ ئەم قەومەڕەی دوورە لە پێکەوت و هەژی، دڵڕەق و سەنگین و سەلبە وێنەی کێو و کەژی، هەیکەلی تاریخیە 100 عەسر و 100 دەوری مژی، ڕەهبەر و زانای وەکو تۆی بێ شێخ بورهان بە بەرزی هەرەژی. میلەت و گەل پێشەوای دڵسۆز و ڕووناکی هەیە، با بە ئیتر کورد و کوردستان لە چی باکی هەیە؟